ئەو بینەرانی بەڕێزەم ڕێکخراوی داکۆک لە چەندین شاری جیاواز سەدسا بەڕێخستنی چالاکی دژ بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد کە لەلایەن پارتیەوە دەستگیر کراوە بڕیارە سی ئەم مانگە دادگایی بکرێت. لاوی بادینان شێرن لە زیندانی هەولێرن کێ بارزانی پێ باشە دیارە نازانێ جاشە ناگۆڕێ جاشە جاشە پارتی 100 ساڵ لە پاشە. ئەمڕۆ 28 شەشی 2024 هەستان بە خۆپیشاندانێک بۆ ئازادکردنی مافەروەر و ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد لە شاری بێرمینگام و هیوادارم بە زووترین کات ئازاد بکرێت بە دەری شێران شێروانی نەچێت. بەڵام ئەو دوو بنەماڵە ئەو دوو حیزبا هەمیشە لە هەوڵی سەرکوتکردنی میلەتی کوردان و هەمیشە باز ڕێگایەک بێ دەیان چەوسێنەوە و لەو ڕۆژاندا بینیمان کە یەختێک 76 نەفەری تێدا بوو لە دەریای ئیجیا نوقم بوون. ئەگەر لە هەز وڵاتێکشکە بە هەموو میلەت بێگزار هاتە سەر شەقام و ئەو دەسەڵاتی ڕائەما. سەرەتا سڵاو بەخێراتن بۆ مولایەکەکەم ئەمڕۆ گربوونێتەوە بۆ ئەوەی کە سلێمان ئەحمەد لە زیندانایە و هیوای ئازادی بۆ خواستن بۆ سلێمان ئەحمەد و هەزارهای وەکو ئەو کە ساڵانەیەکی گوتی و پارتییان کوژن و زیندانیانەکەن و لە ناویانە بن. هاتوون کردن بۆ ئەوی ڕای سەربەخۆ و ئازادی لە کوردستانە بەرپا بێت بۆ هەموو ڕۆژنامە. ئەمە وڵاتمان خۆشە بەس ئەو ئازادی تێدانێ دەمانێت حکوومەتە لە ناو یەکێتی پارتی بەڕاستی گەندەڵکارن ئەوانە دزن هەمووی. بۆش دایم کردە لە خۆپیشاندان دژی لە ڕێکخراوی دەکە و گەڕێکی تۆ دژی پارتی کە سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووسی دەستگیر کردووە من هەمیشە دژی پارتیەکەی دەبم چونکە ئەوان بۆ حیزبی مافیای دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان دژی ئازادین و دژی ڕۆژنامەنووسان و سەرکوتیان دەکەن و دەستگیریان دەکەن. ئەبینی ئازادی ڕادەبر لە هەرێمی کوردستان زۆر لە ئاستێکی زۆر خراپدایە. ئەمەش بۆ حکمی دەسەڵاتی بنەماڵی پارتیەکی دیکە دەچێن بەسەر دەسەڵات داگرتو دەیانەوێت بیری ئازاد لە هەرێمی کوردستان دانەمێنێ. ئەبینی کە بە هەموو شازەکەوتونەتە گیانی ڕۆژنامەنووسان ئەبینین سلێمان ئەحمەد و چەندی ڕۆژنامەنووسی تر و زیندانیانی بادینان و ئەوانە کە بە هەموو شێوازێک لەلایەن پارتیەوە دەنگی ئازادیان کرد دەکرێتەوە و ناهێڵن بیر و ڕای ئازادی خۆیان دەرببڕن لە هەرێمی کوردستان. بەڕاستی بیر و ڕای ئازاد لە هەرێمی کوردستان چالاکۆنا ڕۆژنامەنووسان ژیانیان لە مەترسیەکی زۆردایە لەلایەن پارتیەکێتیەوە کە دەیانەوێت ئەو دەنگ ئازادانە کبکەنەوە لە هەرێمی کوردستاندا. ڕێمە هەستان بە ئەنجامدانی خۆپیشاندانێک بەشداریمان کرد لە خۆپیشاندانێک دژی ئەو سەموو دەسەڵاتی کە لە کوردستان بەڕێوەچێت. ئەمە پێمان وایە ئازادی ڕادەبڕین مافێکی سەرەتایی هەموو تاکی کۆمەلگا پێویستە ئازادانە ڕادێک خۆی دەربڕێت دوور بە لە هەموو تیساقی و چاوتۆخانەی زیندانیکردن. ئەمڕۆ سەبارەت بە پشتگیریکردن بە لە ڕۆژنامەنووسی دیار ڕۆژنامەنووسی سەر بە ئاژانسی ڕۆژنیوس هاتینە ئەیرە و خۆپیشاندان و کردبوونیەکمان کرد و سەبارەت بۆ باسە کە مامۆستاکان قسەیان کردووە ئەندامان لێرە مۆجود بوون و ڕۆڵێکی باش و چالاکیان هەبوو لێرە و زۆر سپاسی ئەندامان و چالاکوان تاک بە تاکی ئەندامی داکۆگەین کە ئەمڕۆ ڕۆڵێکی باشیان هەبووە لە پشتگیریکردن بە سەبارەت بە سلێمان ئەحمەد کە ڕۆژنامەنووسێکی دیار بوو تەنها بۆ پرسە و پرسەکەی باشی گەڕایەوە بۆ عەفرین بەڵام لەلایەن ئاسایشی پارتیەوە لە دۆ دەستگیر کرا. سڵاو ئەمڕۆ بەشداریمان کرد لە خۆپیشاندانە لە 28 شەشی 2024 بۆ پاڵپشتیکردن لە ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد کە بەناحەق و تۆمەت هەڵبەستن دەستگیر کراوە لەلایەن لە ماڵی بارزانی شێتیەوە لە جرد ئەشکەنجەی زیندانەکانی ئەم دوو بنەماڵەیەدا داواکارین بە زووتری کات کە ئازاد بکرێت و کۆتایی بهێنرێت بە ڕفاندن و شێنبزەکردنی ڕۆژنامەوان و ئازادی خوازان کوردستان. لێرە بەدەسەڵاتی کوردی دەڵێن بە خۆتانە بچنەوە تاکو بە دەردی قەزافی و سەدام حوسێن و دیکتاتۆرەکانی تر نەچن. لە هەموو دنیاە گەنجان داینەمۆی دەسەڵات و گەنجان وەکو پاڵپشتی دەسەڵاتن بەڵام لە وڵاتی ئێمەیە گەنجەکانمانیان بە ناڕەوا لە زیندانەکان تون دەکرێن تۆمەتیان بۆ دروستەکرێت یاخودەوەتا سەری خۆیان هەڵەگرن و دەبنە خۆراکی قرش و لە ئاوەکان ئەتیا ئەچن و یاخود وەکو ئێمە ئاوارەی هەندەرانە بوو. ئێمە وەک ئەندامی ڕێکخراوی داکۆک هەستان بە گرتنەوەی ئەمڕۆ بۆ ئازادی ڕۆژنامەنووسان وە ئەو کەسانی زیندانی کراون بە ناوی ئەوەی کە تیرۆریستن بەڵام هیچ پەیوەندیان بە تیرۆریستی وە نییە تەنها ڕۆژنامەنووسێکن لەسەر مافی حەقی خەڵک قسە دەکەن و یانەوێ مافی خەڵک بگەڕێنەوە. نەگینا ڕۆژادی دەرەبرین بەرامبەری هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان کە مافی ئازادی ڕادەربڕینیان لە هەرێمی کوردستان قۆڕەت کردووە وەک ڕۆژنامەنووس مامۆستا خوێندکار خەڵکی ئاسایی کە
هەر دەنگێکی ناڕزاتی دەردەبڕێ ئەوان دەرقەچی دەدەنەوە. ئەگەر ئەم جارە هەڵبژاردن کرا سندوقێکیش بەرن بۆ ئیجا زۆر دەنگەیە لەو دەریایە تا قیامەت هاوار ئەکەن دەنگیان بەگوێی کەسانایە هەندێکیان 14 ساڵە تا ئێستاش دەنگیان نەداوە گوێیان لە بانگێشەش نییە لەوێ نیشتیمان خنکاوە دەنگی ئەوان لە گەرودایە تەنها قوڵپەقوڵی ئاوە وێنەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە بەرەبەیاندا تەنها چوپێکی دڵاوە سەری ئەوان لە نزای کورد بوو تا ئێستا کەوتونە دەریاوە. دیارە دەسەڵاتی کوردی بەداخەوە لە هەرێمی کوردستان دەستی داوەتە هەڵمەتێک گەمەشتگیری دیارە بەدە سەرەدای وەسەرخانی خراپە بە ئاراستەی قوفڵکردنی و دامەکاردنەوەی دەسەڵاتی بەربڕین و خۆپیشاندانی هەدەنێت و بە هەر بۆ کارەشەوە بەهۆی ئەو قۆڕەکردنی ئازادی ڕادەبڕینەوە لە هەرێمی کوردستان خەڵکیشی زۆر بەداخەوە کە ڕێگەی هەندەرانەگرن لە بەندیان گەنجمان ڕۆژانە لە دەریاکاندا دەخینکرد بەداخەوە کە ئەمەش هۆکارەکەی دەسەڵاتی کوردیەوە تاکی کورد هەمومان لەسەرمانەکە فشار بکەین لە هەموو ڕێگەکانەوە لە ڕێگەی ڕاگەاندنەوە لە ڕێگەی خۆپیشاندانەوە لە ناو و لە دەروی کوردستان بۆ ئەوەی دەسەڵاتی کوردی بەخۆیان بچێتەوە و ئەو میلانە بەدایێت